محەممەد دەمبڵە یا دەنگ بڵە لە چێوە هاتووە؟ وەڵا ئەوە لەوە ئەچێت ئەمە لە زۆر شوێن ئاشکرام نەکرد بێ، بەڵام لای جەنابەت باسی یەکەم لە ئێمە یەکەم جار بێ. وەختی خۆی مناڵەکە بوو، دایک و باوکی نەبوو، ناوی ڕێدار بوو، تر لە خۆشەویستیە پیانەوە حەما، ئەم حەمەی لای نەنچی بەخێو کرا لەبەری دایک و باوکی نەبوو. کە قسەیە کرد تۆسی قسەکانی نەوعەیەک بوو، مناڵی گەڕک ئیتر پیانەوە حەمە دەمبڵ. ئیتر منیش دەستێکی تایبەتم بۆ مناڵ هەبوو بە حکومی دایک و باوکی نەبوو. ڕۆژێکیان شوم لە بە دەرگا دانیشتووە گریا، مناڵ گاڵتەی پێکرد پیانەوە حەمە دەمبڵ. منیش سەرەتای ئیشم بوو، دەستم کردە مەلی وتی وام پێڵم، وتم منیش حەزەکەم خۆم ناو بنێم حەمەد دەمبڵ. خەی چێکە؟ ئەو حەمەد دەمبڵە ئەسڵیە لەوە وەرم گرتووە. یەکەمیان ناوەکەم وەرگرت بۆی و مناڵت دڵخۆشکەم کە هەست بە نەقسێکی خۆی نەکە، وتم وتامیش خۆ من ناوەنم حەمەد دەمبڵ. خەی چێکە؟ ئەو نازناوە لەو حەمەد دەمبڵی ئەسڵی ئەوە من کۆپیەکەی لە مناڵێکی هێژار وەرەگرت. بەڵێ بەڵێ بۆی بوو بە کەساتیە بۆ تۆ. بەڵێ بوو بە کەسایەتی. ئێستش لەخوا بەزیای بێ کوڕێکی گەنجی جوانی و ژنی شێ ناو مناڵێک شەیە، یعنی ئیسین ساخە. بەڵێ ئەوە من کۆپیەکەم یاخواتە من درێ. ئەرە وەڵا ئیتر ئەوە بوو پێم خۆش بوو کەسایەتەکەی کەم نەبێتەوانێ. وتم منیش ئاسایی خۆم ناوەنم حەمەد دەمبڵ. هەم ئیسفادەشم لەگەر هەم دڵی ئەو مناڵە هەژارەشم خۆش کرد.